بسم الله الرحمن الرحیم. سەرتا بەناوی خوای گەورە میهرەبان. سوپاس بۆ خوای گەورە کە ئێمە تاقیکردنەوە هەڵێژە تاقیکردنەوە. من 2 ساڵ پێش ئێستا نەشتەگەریەکم کرد لە لای یەکێک دوکتۆرەکان پێویست ناکە ناو دوکتۆرەکان دێنین. من شەبەکەیشی بۆم دانا. پاش 6-7 مانگ شەبەکەکەم ئازارم زۆر بوو. پاش چەندەها سەردانی چوومە لای وتی ئەمە هەتاتایە وابێت. خوای گەورە کردی قسمەت و میهرەبانیمان دۆزیەوە کار دکتۆر دلێ دۆزیەوە. من هات بە خزمەتی و وتی مامۆستا گیان ئینشاڵڵا ئەمە شتێک نییە قورس بێت. ئیتر سەیری کرد و کۆمەڵێک عیلاجی دا پێم دوای عیلاجەکە برینەکە کرایەوە. هاتمە لای خۆشی برینەکەی کردەوە تەحقیقیشی کرد. تقریبان پاش ساڵێک سوپاس بۆ خوای گەورە هاتمەوە لای کاک دکتۆر و کاک دکتۆر وتی ئینشاڵڵا پشت بە خوای گەورە نەشتەگەرەکەت بۆ ئەەکەم و ئینشاڵڵا سەرکەوتوو شەبینەوە ئەلحەمدولیلا. پاش پێش 12 ڕۆژ نەشتەگەرەکەی بۆ کرد و ئەلحەمدولیلا وا بە سەرکەوتووی نەجاتمان بوو. سوپاس بۆ خوای گەورە. خوای گەورە دەست بگرێتە باڵی دکتۆر دلێرە و ئێمە زۆر مەمنونم لێ هەتایە گەر ئەو نەبایە من بەدەست ئەو شەبەکە و ئەیش و ئازارەوە هەر ئەم ناڵە نەک برین ئەو شتەی کە کاک دکتۆر لە سێرە هەرزانە. بەڕاستی شارەزایە. بەڕاستی میهرەبانی تێنا بۆ تاکە شەخص نییە. میهرەبانی بۆ هەموو خەڵکێکە، بۆ خەڵکی هەژار و فەقیر ماندووە. بەڕاستی داوا لە هەموو خێرخوازێک دەوڵەمەندێک هەر کەسێک 250 دینار خێری هەیە بێنێتی بۆ سەشپای میهرەبانی بەڕاستی ئیسفادەی لێکەی. بەڕاستی خەڵکی فەقیر ئیسفادەی کردە. من شایەتی بۆ ئەدەم چەندێک مساعدەی خەڵکەکە و هاوکاری خەڵکەکە. من شایەتی بۆ ئەدەم بۆ ئەم دنیا و بۆ ئەو دنیایش. خوای گەورە سەربەرزی دنیا و قیامەتی کە ئینشاءڵڵا. خوای گەورە مۆفەقی کە ڕەبی خوای ڕازی بێت. داوای ئەەکەم لە خوای گەورە ئەوەی لە دڵتایە بۆ قیامەت، ئەوەی لە دڵتایە ئێمە هەر میهرەبانی دڵسۆزی و لێزانی.